کە و لە ستەدیۆ لێرە لەگەڵم دەبێت و میوانمە بەڕێز موسا زۆر بەخێر بی پیرۆزەیادی دامەزرانی دەستگاکەتان و ماندوو نەبن لەو هەموو کار و چالاکیە ئەمەوێت جەنابەت جگە لەوانی کە من باسم کرد پێناسێکی گشتی لە دەستگای خێرخوازی بارزانی باس بکەن و تا ئێستا توانیوێتی چی دیکە بکات. من سپاسی جەنابەت دەکەم ماندووش بووی سەرەتا بە ناوی جەنابی سەرۆکی بۆردی دامەزرێنەرانی دەستگای خێرخوازی بارزانی جەنابی کاک مەسرۆر پیرۆزبایی لە تێکڕای کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی دەکەم کە بەڕاستی لەو ماوەیەدا دڵسۆزانە ئەرکەکانی خۆیان بەجێ هێناوە و توانیویانە نمونەیەکی جوان بن لە کوردستان نمونەیەک بن لە جیهانی مرۆڤایەتی جێی خۆیەتی پیرۆزبایی لە جەنابی سەرۆک بکەین کە دڵنیاینە کە جەنابیان ئیلهام بەخشی کارەکانی ئێمەیە ئەو کارانەی کە ئێمە ڕۆژانە ئەنجام دەدەین و هەروەها پیرۆزبایی لە ئاوارەکان پەنابەران لە ئەندامانی بۆر جەنابی کاکسیدات و جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان تێکڕای خەڵکی کوردستان بکەین کە دەستگای خێرخوازی بارزانی لە ماوەیەکی کەمدا شانازی گەورەی بۆ خەڵکی کوردستان تۆمار کردووە بەداخەوە ئێمە لە ژیانی ڕابردووی خۆماندا بەدەیان کارەسات و ئاوارەی و دەربەدەری و ژیانی ناو کەمپمان بینیوە بۆیش قیمەتی ئەو جۆرە کارانە دەزانین ئەو کارانەی کە دەستگای خێرخوازی بارزانی ئەنجام بدا بۆ ئێمە ئەزمونێکی نوێ بوو بەڕاستی لە کوردستاندا کە ئێمە بتوانین ئەو هەموو چالاکەی کە جەنابەت زەحمەتت کێشا پێشکەشت کردن لێرە بەو ستانداردە نێودەوڵەتیە پێشکەش بکەین کە هەموو ئەو کەسانەی کە سەردانی دەستگایان کردووە ئیشەکانی دەستگای خێرخوازی بارزانیان بینیوە عجابی خۆیان دەربڕیوە بوو ئەو شێوازە جوانەی کە دەستگای خێرخوازی بارزانی ئیشی پێ دەکات و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئێمە بە شێوازێکی شەفافانە ڕۆژ بە ڕۆژ بەو شێوازە تەدەڕوج هاتووینەتە سەرێ بەسەر کەوتوینە لە 18 کارمەند دەستمان پێ کردووە ئێستا زیاتر لە 1000 کارمەند لە ناو کارەکانی دەستگای خێرخوازی بارزانی ئیش دەکات لەوەی گرنگتر جارێکی تر ئەوەیە کە ئێمە هیچ بارگرانیەکمان بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە دروست نەکردووە لە کابینەکانی ڕابردووشدا لەو کابینەشدا کە ئەرکێک بین بەسەر حکوومەتەوە بەردەوام ئاسانکاریمان کردووە بۆ تیمەکانی حکوومەت بە تایبەتیش بۆ وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی وەزارەتەکانی تریش ئێمە محاولەمان کردووە هەماهەنگێکی باش بین ئێمە ئەرک نەبووینە بەسەر حکوومەتدا ئاسانکاریمان کردووە ئەو هاوکاریانەی کە دێت لە دەرەوە دێت بۆ ئێمە بەشێکی زۆر کە لێرە بەشێکتان ئاماژە پێدا کە ئێمە شانازی دەکەین کە بەدەیان ملیۆن دۆلارمان لە دەرەوەی کوردستانەوە هێنایتە ناو کوردستان و لە هەمان کاتیشدا ڕایەڵەیەکی باش بووینە لە ناوبینی خێرومەندانی کوردستان و خەڵکی هەژار و کەم دەرامەت ئاوارە و پەنابەرەکان ڕاستە ناوێکی زۆر گەورەیە ناوی بارزانی بەڵام ئێمە هەمیشە هەموو جهدێکمان ئەوە بووە کە بتوانین ئەگەر گزارشتێکی کەمیش بێت گزارشت لەو حقیقەتە بکەین لەو ڕاستیە بکەین کە لە پاڵ ناوی بارزانی لە پاڵ کردەوەکانی بارزانی نەمردا هەبوونە ڕۆژانە بیستیان بووە خەڵکی کوردستان بۆی تامەزرۆن خەڵکی کوردستان بۆی پەرۆشن خەڵکی کوردستان تەمەنای ئەوە دەکەن ئەو عەدالەتە ئەو چاکەکاریە ئەو پێکەوە ژیانە کە لەو سەردەمەدا هەبوو ئێمە شانازی دەکەین کە ئێمە گزارش لەو پەیامە ئینسانیەی بارزانی نەمر بکەین کە نەک لە هەرێمی کوردستان بەڵکو لە هەموو عێراق و لە هەموو پارچەکانی تری کوردستان و لە جیهانی مرۆڤاتیش لە هەر شوێنێکدا پێویست بە ئێمە هەبوو بە ئێمە لە خزمەتیان باشە جەنابەت تاماژەت بۆ کرد سەرەتا بە 18 کارمەندەوە دەستان پێ کرد کۆمەڵێک سکتەری دەگرێتەوە ئێستا لە دە سکتەری جیاوازدا کار دەکەن ئایا بەرنامەتان هەیە و پلانتان هەیە ئەم بوارە فراوانتر بکەن؟ بەڵێ بەتەئکید ئامانجی ئێمە گەورە بوونە ئامانجی ئێمە بەردەوامیە ئەمانە ئامانجی سەرەکی دەستگای خێرخوازی بارزانی دڵنیاشی بە پاڵپشتی خەڵکی کوردستان ئێمە ئەتوانین دەستکەوتی زۆر گەورەتر و باشترمان هەبێت و ئێمە زۆر جار ئاماژەمان بەوە داوەکە بەداخەوە ئەو بارودۆخە ناهەموارەی کە لە کوردستاندا دروست بووە و ژمارەی زۆری ئاوارە و پەنابەر کە ئەمەشیان بابەتێکی گرنگ بووە کە ئێمە نمونەیەکی جوان وەکو کوردستان پێشکەش بکەن چکو ئێمە کە بەشدار دەبین لە مؤتەمەرە نێودەوڵەتیانەی کە تایبەتن بە بواری ئاوارە و پەنابەراندا وەک چۆن شانازی بە ڕۆڵی پێشمەرگە دەکرێت کە لە جیاتی هەموو جیهان شەڕیان کرد ئەوها شانازی بە ڕۆڵی خەڵکی کوردستان و بە تایبەتیش دەستگای خێرخوازی بارزانی دەکرێت کە توانیان نمونەیەکی زۆر جوان لە خزمەت گوزاری بە ئاوارە و پەنابەران کە لە سەردەمانێکداش
سەدا دانیشتوانی هەرێمی کوردستان ئاوارە و پەنابەر بوونە بەڵام بچووکترین پێکداچوون گرژیەک دروست نەبووە لە ناوبینی خەڵکی خۆشی و لە ناوبینی ئاوارە و پەنابەراندا کە ئەمە لە وڵاتانی پێشکەوتوی وەکو ئەوروپاوە لە وڵاتانی ئەسکندنافی هەیە کە ئێمە ئەبینین ئەو گرژیانە دروست دەبن بەڵام لێرە شتێکی وا دروست نەبووە لە پاڵ ئەمەشدا سەرڕای ئەوەی کە ئەو سەرمایە هەندێک جار دەگاتە ژێر سفر سەرماکە ئەو گەرماکەش ئێمە ئەیبینین کە هەندێک جار 50 دەرەجە زیاتریش تێدا پەڕێتن بەڵام حاڵەتێکی نەخۆشی پەتایەک بەڵاو نەبوویتەوە لەناو ئەو کەمپانەدا لەناو ئەوانەدا ئەوەش جهدی خەڵکی کوردستانە جهدی حکوومەتی هەرێمی کوردستانە و جهدی تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانێت چکو زیاتر لە 31 کەمپ ئێمە ئیدارە و سەرپەرشتیان زۆر باشە لە ماوەی ئەو کارەساتێکە لە تورکیا وارووا لە سووریا ڕوویدا دەستگای خێرخوازی بارزانانی یەکەم دەستگا بوو کە هاوکاری گەیاندە باکووری کوردستان و ڕۆژاوە یەکەم دەستگا بوو کە توانی بچێتەوە ئەفرین و ئەو شارانی کە زیانمەند بوون چۆن ئەم کارە جێبەجێکرا لە کاتێکدا کە زەحمەت بوو و سەختیەکانی ئەو ڕێگەیەمان دواتر بینی لە میدیاکانیشەوە بە شێوازێکی باشدەنگدانەوەی هەبوو ئێمە پێشتریش ئەو کارەمان کردووە و ئاماژەم پێداوەیەکێک لە ئامانجەکانی ئێمە بووە بەبیرم دێت کە لە 2013 لە ڕۆژئاوای کوردستان ئەو کارەساتە ڕوویدا کەناڵێکی تورکی لە یەکێک لە هاوڵاتیانی دەپرسی تو چ داخوازیەکەت هەیە گوتی داخوازی من ئەوەیە کە دەستگای خێرخوازی بارزانی بە هەنامانەوە بێت یعنی ئێمە ئەو حقیقەتە هەیە کە خەڵکی کوردستان لە چ شوێنێکدا تووش و کارەساتێک ببن چاویان لەوەیە بارزانی ئاسا دەستگای خێرخوازی بارزانی دەهەنایانەوە بێتن وەکو چۆن ئەوانە وەکو باوکێک تەماشای بارزانی نەمر و ڕێبازی بارزانی نەمر دەکەن بەو شێوازش ئێستا دەستگای خێرخوازی بارزانی بە ماڵی خۆیاندا دەنێن بۆیەشە منەت لە ئێمە ناکەن بەڵکو ئەرکی ئێمەیە کە لە خزمەتیاندا دەبین لە حاڵەتی وادا دەچین و ئیشاڵا بەردەوامیش دەبین بەڵێ لە ئەفرین ئۆفیسی ئێمە هەیە بەداخەوە ئەنی لە ڕۆژئاوای کوردستان لە قامش لۆش ئێمە پێمان خۆش بووە ئەفرین لە ئۆفیسی دەستگای خێرخوازی بارزانی هەبێت بەو شێوازەی کە لە ئەفرین ئیش دەکەین زیاتریش لەوێ ئیش بکەین بەڵام بەداخەوە بربەستیان بۆ دروست کردوینە و ئێمە جگە لە تورکیا و لە سووریا لە وڵاتانی تریش ئیشمان کردووە جەنابەت ئاماژەت پێدا ئێمە لە ساڵی 2011 گەورەترین هاریکاریمان لە ئاستی هەموو وڵاتانی هاریکاری بەخش پێشکەش بە شاری وان کرد کە زیاتر لە 200 ترێلە لێرە لە هەرێمی کوردستانەوە کەرەوانەکانی ئێمەیان بردن بۆ هاوڵاتیانی ئەوێ دیارترین چالاکی بوو کە ئێمە لە 2011 پێشکەشمان کرد ئاماژەمان پێدا کە ئێمە تەمەنا دەکەین ئەم کارەساتانە نەبن بۆ ئەوەی ئێمە لەسەر ئەسلی مەوزوعی خۆمان کە دەستگای خێرخوازی بارزانی بابەتی پەروەردەییە پەروەردەکردنی خەڵکی خۆمان کە وڵاتی خۆی خۆش بوێ یەکتری خۆش بوێ نیشتیمانی خۆش بوێت ڕێز بۆ یەکتری دابنێت و بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت بۆی لە هەموو ڕۆیەکەوە کەرامەتەکەی پارێزراو بێت ئەمە ئەرکی ئیشی ئێمە ئەمە سەرەکی ترین ئیشی ئێمەیە کە ئێمە ئەمانەوە لە داهاتوودا بەجددی لەسەر ئەم بابەتە بەڕێز موسا ئەولەویەتی کارەکانتان چۆنە چۆن پۆلێن بەندی ئەو یارمەتیانە دەکەن کە دەیگەێنن بە خەڵک ئایا بە پێی پێویستیە؟ بە تەئکید گرنگترین شتی ئێمەوە بوو کە هیچ جیاوازیەکمان نەکردووە هەر کەسێک پێویستی بە هاوکاری هەبوو بێت ئێمە بەبێ ئەوەی پێت بڵێن کێی لە کوێی خەڵکی کوێی بە چه شێوازێک قسە دەکەی ڕەنگت چۆنە ئێمە خزمەت گوزارەکانمان پێشکەش کردوونە و ئیشەڵا لەسەر ئەو شێوازەی ئیشکردنی خۆمان بەردەوام دەبن ئێمە بە تەئکید بە دەرەجە یەکەم لەسەر منداڵ ڕادەوەستین هاوکاری دەکەین لە ڕووی دابینکردنی پێداویستیەکانی و لە ڕووی پەروەردەشەوە و لە ڕووی بواری تەندروستیشەوە لەم ڕووەشەوە کۆمەڵی پرۆژەی زۆر جوان ئێستا لە هەرێمی کوردستاندا بە شێوازێکی بەرفراوان وەبێ جیاوازی لە هەموو پارێزگاکان لە هەڵەبجە لە سلێمانی لە گەرمیان لە کەرکووک لە هەولێر لە دهۆک لە مووسڵ لە شنگال لە زاخۆ لە سۆران لە هەموو ئەو شوێنانە ئەو پرۆژانەی ئێمە هەنە شوێن دەستیان دیارە یعنی حتا بە بواری پەروەردەوە بە کەمبوونەوەی ڕێژەی دابڕانی خەڵک لە خوێندن کە ئەو پرۆژانەی ئێمە وەکو جەنابەت ئاماژەت پێدا کە تەنها لە بواری ئازیزاندا ئێمە 75 میلیۆن دلار حتا ساڵی 2018 پێشکەش کراون ئەم ساڵاش هێشتا زیاتر بووە ئەم بڕەپارەیە ئێمە سوپاسی سەرمایەداران وڵاتە هاریکاری بەخشەکان دەکەین کە بەردەوامن لە پشتیوانیکردنی ئێمە و ئێمە دڵنیاشین بەو پشتیوانیەی بەردەوامی ئەوان ئێمە ئەتوانین ڕۆژەی جوانتر و کاریگەر باشە لە کۆتایشتاگەر بپرسم ئەمڕۆ لە یادی 90 ساڵی دامەزرانی دەستگاکەتان چالێکێکی ژینگەیتان بەڕێوە برسەرۆکی دەستەی ژینگەوتی ڕێکخراوی بارزانی یان دەستگای خێرخوازی بارزانی خەریکە بێتە ڕێکخراوێکی ژینگەی ئەم هەنگاوانە چۆن هەڵدەگرن؟ ژینگە بابەتی زۆر گرنگە لە لای ئێمە لە مشنی ئێمەدا لە ڤژنی ئێمەدا تەئکید لەسەر ژینگە کرایتەوە بێژگە لە هەموو ئەوانە
ئێمە ئەزانین کە بارزانی نەمر عقیدەکەی چەندە پەیوەست بوونە بە مەوزوعی ژینگەییەوە بۆیە ژینگە بابەتێکی زۆر گرنگە بۆ ئێمە محاولەمان کردووە کارمەندانی ئێمە جگەل ئەوەی کە کارمەندی خۆبەخش و گەیاندنی هاوکاریەکان بن لە هەمان کادا مامۆستای ژینگە بن لە ژووری هەموو ئەوانەدا دەبێت گوڵ هەبێت لە باخچەکانیاندا ئەبێ گوڵ هەبێت ئێمە زۆر تەئکیدمان کردوتەوە لە پەرەپێدانی ژینگەی حتا لە مەدرسەکاندا ئەو پرۆژەی کە هەمانە ئەم ساڵ بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکان بابەتێکی تایبەتی بۆ ژینگە و باخچەی قوتابخانەکانە ژینگە بابەتێکی گرنگە ئێمە ئیشەڵا بە پشتیوانی خەڵکی کوردستان پرۆژەی زۆر باشتریشمان دەبێت بۆ زۆر باشە بەڕێز موسا ئەحمەد سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانەی زۆر سپاس کە میوانی کوردستان 24